خوێندنەوەی ژیانی ئەو داعیانەی کەوا بەڕاستی نەزاحەتیان هێناوە کە ئەو خاڵی دووەم کە باسم کرد ئێستا هەندێک نمونەی لێ دێنینەوە بەڕاستی زۆر بەفائیدەیە. مەسەڵەن بۆ خۆم یەک بەوانەی کە زۆری پێم معجب بووم ئەو عەبدوڕەحمان سمیتە بوو. عەبدوڕەحمان سمیت کابرایەکە خەڵکی کوێیتە. خەڵکی کوێتە ساڵی 1976 لە بەغدایە هاتە کولەی طب ساڵی 82 طبی تەواو کردووە. ساڵی 82 طبی تەواو کردووە لە بەغدایە چوویتەوە کوێت. ئەو کابرایە پاش ئەوەی قەدەری خوای گەورە وەی کردووە کەوا بگات بە ئەفریقیا. کە هاتە ئەفریقیا و ماوەک لە ئەفریقیای مایتەوە بڕیاریدایە کە نەستەوە. بڕیاریدایە کە لە ئەفریقیای نەستەوە بانخوازی بکە. هەموو ساڵێ دەمانگ لە ئەفریقیای لە هەموو ئەفریقیای لە هەر هەموو نەک برن شارێک و دوو شار بەڵکو هەموو ئەفریقیای قاڕەی ئەفریقیای بڕیاریدا بووکەوە داوای ئیسلامی لێ بڵاو بکاتەوە و فعلاً 2 ساڵ پێش ئێستا مردووە. 2 ساڵ پێش ئێستا مردووە. لە خلالی ئەو ساڵی 1982 کە بڵێن لەو تاریخی ڕادەستی بە داوای ئیسلامی کردبی حتا 2013 وەزان وەفاتی فەرمووە ئەوەندەی 8 ملیۆن و 500 هەزار کەسی کردە مسلمان. سبحان الله. 8 ملیۆن و 500 هەزار کەسی کردە مسلمان. شتی وان نییە. یعنی ئەوە ئیشی پێغەمبەرێکی کردووە. ڕاست ئیشی پێغەمبەرێکی کردووە. سەڵات و سەلامی خۆیان لەسەربی. سبحان الله. باشە لۆ ئەمە نەتوانین ئیستیفادە و تەجروبە لەم پیاوە عەقڵە وەرگرین. لۆ ئێمە نەی ژیانی ئەو پیاوە بە وردی تەمەشا نەکەین بزانین ئەخ ئەمە چۆن توانێتی یەک تاقە نەفەر نە حیزبە نە منەظەمەیە نە کابرایەکی برین ئیغاسەیە یعنی ئەخاوە چۆن یەک کەس بتوانی 8 ملیۆن و 500 هەزار کەسی بکاتە مسلمان. یان شتی وا سەیرە بە قورئان کە دەی بەڕاستی ئێمە پێویستمانە ژیانی ئەو پیاوە بخوێنینەوە بچین لە نێت لێیدا تەمەشای کە بزانە لەو هەموو شاری ئەفریقیا چی کرد. جا لە هەموو سەیرتر دەگوت دەڕۆیشتم لە سەیارەی مەسەلەن دەبینم زابتەک بە دووم کەتێ بە ئەوەی بە جێبی عەسکەری تی بە قورئان ترسام وتی پێم لێ ناگوتی هەر لە دوو بوو. تم یا ڕەبی خوا تووشی بەرایەکی نەبم لەگەر ئەوانە دیسان زۆر تووشی مشکلە هاتیە زۆر چەند جار گرتیتیان چەند جار بە ئارپێسی لە سەیارەکەیاندایە چەند جار جەواز و جنسێ و نفوس و هەر هەموو شتی سوتایە چەند جار زۆر ئەو مشکلانەی توش بووە. گوتی ئەمن غاردا کابرا سەری لە دوو نامەوتی وەڵا ڕاست هاتەوە پێشم. گوتی وەڵا هاتە خوارێ ئەو هەموو جەندەرمە عەسکەر ڕەشانە وەڵا گوتی بخوا یا ڕەبی تووشی بەرای خۆم بووم. گوتی هات تەحیەکی لە بۆ کردم و دەستی لە من کردم و ماسی کردم. تم ئەتوو چی؟ گوتی ئەمن یەک لەو کەسانم کە ئەتوو لە دارل ئەیتام بەخەیوت کردیمە و ئێستا بزانە ئەم زەلامێکی ئەوها گەورەم لێ دەرچووە. تیجارش کە لەکوێت وەفدێکی مستەوای بەرزی یەک لە دەوڵەتە ئەفریقیەکان هاتبوون هەموو وەزیر و ئەو شتانە بوون. گوتی یەک لە وەزیرانە تاقیبی منی کرد وتی وەڵا کابرایەکە ناوی شێخ عەبدوڕەحمانە دەبی بیبینم. گوتمان چیشت پێیت وتی وەڵا زۆر زەرورێ بیبینم. وەڵ ئاسر گوتی هات خەبەریان دامن و هاتە ماڵم دەبینم ئەو وەزیرە یەک لەو کەسانە بوو کە وەختی خۆی ئەمن کەفالەتی یەتیم بووە ئەمن کەفالەتیم کردیە کەوا بەخێو بکرێ و زایع نەچیتن. نمونەی گەلەگەلەک زۆرە. سبحان الله. ئەو کابرایە 5 ملیۆن کەفالەتی 5 ملیۆن یەتیمی کردووە. بابزان کەفالەتی 5 ملیۆن یەتیمی کردووە. گەلەگەلەک زۆرە. سبحان الله. 5500 مزگەوتی دروست کردووە. 5500 مزگەوت. ئیتر عەدەدەکان نەکو غەڵەت بن بە دەقیقەن لە ئەنتەرنێتی هەیە هەر بەس بنووسن عەبدوڕەحمان سمیت سین یا میم تا دەبینی پیاوێکی ئەبوو عەگال ڕتێنێکی گوسکەوەکەی سپی پێوەیە بەس ژیانی تەمەشاکە بزانە چی کردووە. جا بەڕاستی ئەم پیاوە زۆر زەرورێ ئێمە ئیستیفادەی لێ بکەین خۆ خاستەن ئێمە ئەوەی کە دەمانەوێت کاری بانخوازی بکەین دەمانەوێت بەڕاستی ئیستیفادە
لە تەجروبەی ئەم پیاوە بکەین زۆر پێویستیمان بەوەیە کە بەڕاستی بێن ژیانی ئەوانە بخینەوە ئێمە بەو شێوە فێرەبان خوازی دەبین